شەوی ڕابردوو لە ئێوارەی کۆتا هەینی مانگی ڕەمەزانی پیرۆزدا نوێژخوێنانی قودس و مزگەوتی ئەقسا شەوێکی قورسیان بەڕێکرد. دوایەوەی لەلایەن سوپای ئیسرائیلەوە ڕوبەڕووی هێرش و توند و تیژی بوونەوە. سەرەڕای ڕێگری و بربەستەکانی سوپای داگیرکەری ئیسرائیل 7,000 موسڵمانی شاری قودس بەشداریان لە کۆتا نوێژی هەینی مزگەوتی ئەقسا کرد. هاوکات ئیدانەی دەسەڵاتی زایۆنیان کرد لە پای ئەو سیاسەتەی پیادەی دەکات بۆ دەرنانی فەڵەستینیەکانی گەڕێکی شێخ جەڕاح لە قودس. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان ئێواری دوێنێ لە کاتی بەربانگدا لە قودس، هێزە ئەمنیەکانی ئیسرائیل بە گولەی پلاستیکی و گازی فرمێسک ڕێژ و بۆمبی دەنگی هێرشیان کردە سەر نوێژخوێنان لە ناو مزگەوتی ئەقسا بۆ ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسیمی نوێژ و کۆبوونەوەی نوێژخوێنان. لە بەرامبەردا نوێژخوێنانی قودس بە دار و بەرد ڕوبەڕوویان وەستانەوە. لە ئەنجامدا پێکدادانی نێوان هێزە ئیسرائیلیەکان و نوێژخوێنانی ئەقسا چەند کاتژمێرێکی خایاند و زۆرینەی دەرگاکانی مزگەوتەکە داخرا. هەروەها هێزە زایۆنیەکان چوونە سەر شوێنی نوێژکردنی ژنان و هەوڵیاندا بە گازی فرمێسک ڕێژ و بۆمبی دەنگی بڵاوەیان پێ بکەن. بەڵام نوێژخوێنان خۆڕاگرمانەوە و لە پارێزگاری لە مزگەوتەکان بەردەوام بوون. بە پێی زانیاریەکانی مانگی سووری فەڵەستینی 205 کەس لە ئاکامی هێرشی هێزە ئیسرائیلیەکان بریندار بوون. هەروەها ژمارەیەک نوێژکەر دەستگیر کرا. ئاژانسی ئەنادۆڵی تورکیش ئاشکرای کردیان گەنجی کەناری خۆرئاوا لە کاتی گەڕانەوەیان لە قودس لەلایەن هێزە ئیسرائیلیەکانەوە دەستگیر کراون و ڕوبەڕووی لێدان و توند و تیژی بوونەتەوە. سەرەڕای پێکدادانەکان و بربەستی سوپای ئیسرائیلی، بەڵام گەنج و نوێژخوێنی ناوچەکانی قودس توانیان ئابڵۆقەی سەر مزگەوتەکە بشکێن و هەزاران کەس ئامادەی نوێژی بەیانی ئەمڕۆ بوون. ئەو ڕووداوانەی قودس کاردانەوەی جیاوازیان بە دوای خۆیاندا هێنا و داوا لە قەوارەی ئیسرائیل کرا کۆتایی بە داگیرکاری و توند و تیژی بهێنێت. لەو بارەیەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند نیگەرانن لەبارەی ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی قودس، داواشی لە هەموو لایەکرد بە هەستی بەرپرسیاریەوە گەرەنتی ئارامی و ئاسایش بکات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەروەک نیگەرانی نیشانداوە بەرامبەر بە هەوڵەکانی ئیسرائیل بۆ دەرکردنی ژمارەی خێزانی فەڵەستینی لەسەر ماڵ و زێدی خۆیان لە گەڕەکی شێخ جەڕاح لە قودس. هاوکات یەکێتی ئەوروپا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و داوای لە ئیسرائیل کرد کۆتایی بە بارگرچیەکان بهێنێت. ئاماژەشی کردووە توند و تیژی و هاندان لە هیچ لایەنێکیانەوە قبوڵ نییە و پێویستە ئەو کەسانی بەرپرسن لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت. یەکێتی ئەوروپا جەختی لەوە کردوێتەوە دەرکردنی خێزانە فەڵەستینیەکان لە قودس نایاساییە و ئاڵۆزیەکان بەرەو هەڵکشانی زیاتر دەکات. لای خۆیەوە مەحموود عەباس سەرۆکی دەسەڵاتدارەتی ئۆتۆنۆمی فەڵەستین داوای لە نوێنەری وڵاتەکەی لە نەتەوە یەکگرتووەکان کرد داوای کۆبوونەوەی بە پەلەی ئەنجومەنی ئاسایش بۆ تاوتوی بارگرچیەکانی ئەم دوایە قودس بکات. هاوکات ئیسماعیل هەنیە سەرۆکی بزوتنەوەی بەرەنگاری ئیسلامی حەماس هۆشداریدا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل یاری بە ئاگر نەکات. دووپاتیشی کردەوە حەماس بە هەر باجێک بێت بەرگری لە شاری قودس و مزگەوتی ئەقسا دەکات. هاوکات یەکێتی جیهانی زانایانی موسڵمان هێرشی سوپای ئیسرائیل بۆ سەر فەڵەستینیەکان لە مزگەوتی ئەقسا با تیرۆری دەوڵەت ناوبرد. ڕاشی گەیاند خۆڕاگری دانیشتوانی قودس و ڕۆڵەکانی دیکەی فەڵەستین لە بەرەنگاربوونەوەی هێزە داگیرکارەکانی ئیسرائیلدا بەرز دەنرخێنن. هەر لەو چوارچێوەیەدا هەریەک لە وڵاتانی ئوردون و تورکیا و میسر و ئێران و لوبنان لە ڕێی وەزارەتی دەرەوە ئیدانی هێرشی هێزە ئیسرائیلیەکانیان بۆ سەر مزگەوتی ئەقسا هەوڵی وەدەرنانی خێزانە فەڵەستینیەکانیان لە بەشێکی شاری قودس کرد.